زۆر بەداخەوەین کە دەبینین لە هەڵکشانێکی زۆردا ئەمڕۆکە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو جارێشتر زۆر بە خێرایی ژمارەکان بەرز بووە و دەمەوێت لێرە بە بەڕێستان ڕابگەینم کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 1985 حالەتی توشببووی نوێ تەنها لە دوێنێەوە تا 12 شەو تۆمار کراوە و هەروەها مردن ژمارەی مردن بەداخەوە 19 گیان لە دەستدان هەبوو مردن لە هەرێمی کوردستان تا 12 شەوی دوێنێکە ئەمە ئاماری توشببوانی نوێی 24 کاتژمێری ڕابردووە و هەروەها بە ڕێژە و شیکاریەکان ئەمڕۆ بەیانی لەگەڵ ڕێکخراوی تەنووسی جیهانی دارێشتر هاوکێشەکانی شیکاری پێمان دەڵێت کە دۆخەکە بەرەو دۆخێکی مەترسیدار دەڕوات و ڕێژەی توشببوون و ژمارەکان لە بارودۆخێکی ڕەنگی تۆخی نارنجیەوە بەرەو سەرو دەڕوات کە ئومێدمان وایە نەگەینە بارودۆخێکی ڕەنگی سۆر کە هێڵێکی سۆر ئەمە ئەوە دەگەێنێت کە تەسیراتی لەسەر ژیان و جموجۆلەکان دەبێت بۆیە ئەمە نیشاندەرێکی ترسناکە ئێمە ئەمڕۆکەش لەگەڵ لێژنەی ڕاوێژکاری و لەگەڵ بەڕێزان پزیشکانی پسپۆڕی ئەم بوارە جەختمان لەوە کردەوە و لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکانی لەگەڵ لێژنەی باڵاش کە ڕێنماییەکان لە کاتی ئێستادا زیاتر هاوڵاتیان دەبێت پشتگیری و پاڵپشتی هەموو دام دەستگاکانی تەندروستی بکەن چونکە ئەم کارە پاڵپشتی هاوڵاتی دەوێت تەنها بە وەزارەتی تەندروستی تەنها بە دەرمان و بە عینایە مەڕەکەزە و بە ئۆکسجین و بە داخلبوونی نەخۆشخانە چارەسەر نابێ دەبی لە بنەڕەتدا خۆپارێزی بکەین نهێڵین بەرەو خوانەکە خوانە خواستە ئەگەر حالەتەکە لەوە دەربچێت کە توانای نەخۆشخانەکان نەتوانن بەو نەخۆشانە ڕابگەن بەو ژمارە زۆرە ڕابگەن